من دڵشاد معلم دانیشتووی گوندی جوژەری گەورەی سەربەقەزای بەردەڕەش تەمەن 20 ساڵم خەریجی پەیمانگەی جوانەکانم لە ساڵی 2020 بۆ 2021 لە بەشی پەیکەرسازی. کە پەیکەرێک دروست دەکەی پێم خۆشە باس لە چۆنیەتی دروستکردنی بکەم. سەرەتا کاتێک پەیکەرێکی بەم شێوەیە دروست دەکەی کە ئەوە یەکێکە لە خۆلیای من دروستکردنی پەیکەر چەند شێوازێکی بڵێن جیاوازی هەیە. دروستکردنی پەیکەرە بە شێوەی پۆترێت یاخود بە کاملە یاخود بە شێوەی مەدالیە و نەحتی بارزە، ئەوانە هەندێک بەشی جیاوازن. بەڵام ئەوەی لای من دڵخوازە ئەوەی کە من زۆرتر خۆشی خۆم تیای دەبینمەوە دروستکردنی پۆترێتەوە تا کەسایەتی. دروستکردنی پۆترێتیش زیاتر چۆن دەست پێ دەکا ئەگەر باسی شێوازەکانی دروستکردنی بکەم. یەکەم جار لە ناو ئەم قوڕە ئێستا ئارمێچەرێکەیە پێیاڵێن ئارمێچەر واتە ئاسنێکەیە هەتا تەقریبەن تۆقی سەری هەتا ناوەڕاستی سەری بۆ ئەوەی ئەم قوڕە بڵێن خۆی بگرێت چکە قۆڕ مادەیەکە کە معڕەزە بۆ تێکچوون یاخود معڕەزە بۆ شکبوونەوە یاخود لاربوونەوە خواردبوونەوە زیاتر پێویستی بۆ ئارمێچەرێ لە ناویاوێ. دوای ئەوە دێنین بە قوڕ. زۆر کەس پرسیاری ئەوە دەکات دەڵێ ئەم قوڕە چۆن دروست دەکرێت. قوڕەکە زیاتر بڵێن لە شوێنێک دەبێت شوێنەکە دەبێت مادەی ڕەملی کەم بێ ینی یان هەر تێدا نەبێ ڕەملی تێدا نەبێ و جیا لەوەش کە مادەکە ڕەملی نەبێ بڵێن ئەو قوڕە ڕەملی نەبێ دەبێ پاک و خاوێنیش بێ ینی ئەو زبڵ و ئەوانەی کە لە خۆڵدا هەیە تێدا نەبێ. بەو شێوەیە دەتوانین قوڕەکە بەکاربێنین. زیاتریش ئەو مادانەی کە لە کوردستاندا باوە فایبەرگلاسە کە ئەوە مادەیەکی زۆر باشە تقریبن هەتا ڕادەیەک و برۆنزیشەیە بەڵام بە شێوەیەکی کەم چونکە تەکالیفی زیاترە و مادەی بۆرێکی شێو لەگەڵ مادەی چیمەنتۆ بە هەردوو شێوازیەوە بە تایبەتی چیمەنتۆی سپی کە ئەو مادانە هەتا ڕادەیەک بڵێن هەرزانن و ئاسانتریشن بۆ بەکارێنن. ئەو مادانە باوەن لێرە. لە قوتابخانەوە دیار بوو مامۆستایەکان هەستیان بە بەهرەم دەکرد لەوانەی هونەر و بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم کە ئەو کاتی زۆر پشتگیری منیان کرد و بڵێن کارەکانیان پێ جوان بوو کە لە قوتابخانە دەمکرد. ئەو کەسێک کە دەیەوێت بە شێوەیەکی ئەکادیمیانە فێری هونەری وێنەکێشان بێ سەرەتا لە دروستکردنی سێ و گۆزە و پەردە و ئەوانە دەست پێ دەکەم بۆ چونکە ئەوە بە مستەلاحی ئینگلیزی و مستەلاحە هونەریەکە پێی دەڵێن ستیلایف بە عەرەبیەکەی طەبیعە سامیتەیە کە دروستکردنی ئەم شتانە وەک سەرەتایەک چونکە تۆ کاتێک پەردە دروست دەکەی واتە فێری دروستکردنی قوماش و جلوبەرگ دەبی کاتێ ئەو شێوازانەی بڵێن سێ و گۆزە و یاخود هەندێک شتی کە هەیە کە لەگەڵیاندا دەنرێ زیاتر بەم شێوازانە هەموو بڵێن ئەگەر هەموویشی نەبێ یاخود هەندێک لە شتە سەرەکیەکانی وێنەکێشان فێر دەبیت. لە پەیمانگەی نۆرجوانەکان چونکە فێری بڵێن هەموو بەشەکانی شێوەکاری تقریبەن فێری هەمووی دەبی. لە 2 ساڵی یەکەم زیاتر بڵێن کارکردنمان لەسەر دروستکردنی وێنە بوو ڕسم بوو. دوای ئەوە کە اختصاسمە کرد زیاتر کارمان لەسەر پەیکەر کرد. بەڵام من زیاتر کە ئێستا خەریجی پەیمانگەی نۆرجوانەکانم بژێوی ژیانی خۆم بە دروستکردنی وێنە زیاتر بەڕێوە دەبم. لەوانەش دروستکردنی وێنەیە بە بڵێن شێوەی کەسەکان هەر لە دێر زەمانەوە بڵێن هونەرمەندەکان زیاتر احتیمادیان لەسەر ئەوە بوو چونکە داواکاریش زیاتر لەسەر دروستکردنی پۆترێتی کەسەکان بووە. خەڵک بۆ دیاری و بەمەبەستی بڵێن بۆنەکان وەک دیاری زۆر بەکاری دێنن و جیا لەوەش کە دروستکردنی ڕسمە بۆ بژێوی ژیانی خۆم دیکۆراتی ماڵان بڵێن هەر دروستکردنی وێنە بەڵام لەسەر دیواری ماڵان زیاتر لە ناوچەکەی ئێمە دیکۆری سروشتی بڵێن وێنە و تابلوی سروشتیان پێخۆشە بڵێن جیا لە پۆترێت حەزیان لێ کە لە نێو ماڵەکانیاندا وێنەی سروشتی هەبێ چونکە زیاتر بڵێن دڵکەرەوەیە و کەشێکی خۆشتر بە ژووری دانیشتن دەدات.